دیارە پەیوەندی ئێمە و تورکیا پەیوەندیکی زۆر دوور و درێژ نییە پەیوەندیکە بەڕاستی ئەو پەیوەندیە لە سەردەمی لە سەتای نۆهەتەکان پاش بەرپابوونی ئەو کۆڕەوە مێژویە و ڕاپەڕین دەستی پێکرد سەفەری یەکەم بۆ تورکیا و کاتە جەنابی مامجەلال لە چوارچێوەی کۆبوونەوەی ANC لە بەیروت سەفەری کرد وابزانم بەڕێز کاک محسین زەی لەگەڵ بە نوێنەرایەتی پارتی کۆبوونەوەکان لەگەڵ ڕەحمەتلی تورگەت وزال بوو ئەو کۆبوونەوانەی مە لەگەڵ تورکیا و پەیوەندیەکانی ئێمە لەگەڵ تورکیا لەو کاتەوە بە شێوەی فەرمی دەستی پێکرد و هەمیشە پەیوەندی ئێمە و تورکیا لە کات لەگەڵ گۆڕینی حکوومەتەکانی تورکیا نەوێک لە بەرزی و نزمیدا بووە بەشێکی پەیوەندی بۆ ئێمە جغرافیە یعنی جغرافیای ئێمە وەکو یەکێتی و زۆرینەیە یەکێتی و منتقەی نفوزی یەکێتی دوور بۆ لە سنووری تورکیا دیاتر دهۆک و بەشێکی هەولێری سەرەوە لەگەڵ تورکیا هاو سنوورە مەسلەی دووەمیشی ئێمە ڕێئیمان کەمێک جیاواز بۆ لەسەر مەوزوعی شێوەی چارەسەرکردنی کێشەی کورد لە باکوور لە تورکیا پێمان وا بووە شەڕ عیلاجی هیچ نەوە کێشەیەک ناکە بەڵکو هەوڵ بترێت دیالۆگ و بە ئاشتی دەتوانێت چارەسەری کێشەی مەسلەی کورد بکرێت هەندێک مەقاماتی تورکیا و قسەی ئێمەیان پێ ناخۆش بوو بووەتە سەبەبی ئەوەی کە نەوعێک لە ناکۆچی دروست بێ و جارۆ بووە پێیان وا بووە ئەوەی کە وەکو ئەوان بیر نەکاتەوە دژیانە پێوانەوە بەمە دژی تورکیانی تورکیا جیرانە و جیرانی ئێمەیە وڵاتێکی گەورەیە لە هەرێم هێزێکی گەورەیە حیسابی بۆ دەکرێت بەڵام ئێمە ناشتوانی لە چوارچێوەی پرۆسەیەکی دیموکراتیدا بزمک لە دەمی خۆمان بکەین و ڕێی خۆمان ڕێی خۆمان تو باشکە پەیوەندەکان بەرەو باشترە چێت چونکە دیارە ئێستا زۆر خراپ بوو گەیشتە ئەنجامی ئەوەی کە تورکیا ئۆفیسی یەکێتی داخست و نوێنەری یەکێتی بەدەرنا پێم وایە کێشەکانیان و ئەو هەڵانەی کە ڕوویدا پێشەوە هەڵەی یەکێتی نەبوو بەڵام فاتورەکەی دیارە یەکێتی دەوایە بدا هەڵەی نوێنەری یەکێتی نەبوو فاتورەکەی ئەو دایی ئێستا وردە پاش ڕاگررتنی فڕۆکە بۆ مەتاری سلێمانی کراوەتەوە و هەروها پەیوەندێکی دووقۆڵی مناسب هەیە زۆر جار تورکیا باسی ئەوە دەکات کە ئێمە یارمەتی هێزەکانی معارزەی تورکیا دەین بابزانم ئەوە بابەتێکە کە دوورە لە ڕاستی چونکە لە ڕووی جۆرافیەوە ئەو هێزانە هیچ تەماسێکیان لەگەڵ ئێمە نییە ئەگە بیانێ بۆ تورکیا بڕۆن بە ناوچەکانی ئێمەدا نایەن کە هێزەکانی یەکێتی تێدا بێ و خۆشیان دەبێت ئەوە بزانن و غەیری ئەوەش ئێمە پێمان وایە ئەم بارودۆخەی کە هەیە لەگەڵ ئۆپۆزیسیۆنی تورکیا بە تایبەتی پارتی کرێکارانی کوردستان مەسلەیە کە پێش ئازادبوونی عێراق و مشکلەیە هەبووە لە دوای ئازادبوونی عێراق و دروستبوونی حکوومەتی هەرێمەوە دروست نەبووە پێمە ئەگەر ڕاستی دوێ تورکیا ئیعادەی نەزەر بکاتەوە لەوەی کە شێوەی کە ویستێتی چارەسەر بکە شێوەیەکی سەرکەوتو نەبووە لە چارەسەر ئەم شاندەی هەدەف بۆ هەرێمی کوردستان فەرقی هەبوو لەگەڵ هەموو شاندەکانی تر ئەو شاندا هات تقریبا هەموو لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستانی بینی حکوومەتی هەرێم و مەقاماتی هەرێمی بینی و ئەو شاندا درشمی ئاشتی هەڵگرتووە دەیەوێت ئاشتی بەرپا ببێ داوای بە ئاشتی چارەسەرکردنی کێشەکان داوای ئازادکردنی سەرۆک بەلەدیە و ئەندام پەرلەمانەکانی کە بە هەڵبژاردن هاتوون دەکا من پێم وایە یەکێک لە هەرە شاندە سەرکەوتوەکان و زیارەتە سەرکەوتوەکان بووە
کە هەدەف کرد بێتی بۆ باشوور.